اما زیاتر لسر بازار کانزهرا واستن رزار فرهنگ مخدید کو شارازه بازار داراییه جه هولری لگلمه کاک فرهنگ دم باش و سپاس با آماده بونه و درجیا به ساله ده زیف هنجار ببو به هوکار وی که کو زیر جبلن بونام بخوابه ببینیتن افتشتکی نو ببو بازار چی دیه نو ج بازار زیف را دهتا چاوره کرن؟ زور سپاس طبعا زور هۆکار هەیە کە کاریگەری لەسەر بەهای زیو هەبووە دەبی ئێمە زۆر بەوردی ئاگامان لەو هۆکارانە بیتن یەکەمیان مەسەلەی پیشەسازی کەوە داواکاریەکی زۆر لە ڕووی پیشەسازیەوە لەسەر زیو هەبووە لە 2022 دەستی پێکرد هەتا ئەمڕۆ کە لە دیزێمبەر 2025 ئەگەر تەمەشاشکەین لە مەسائلی پیشەسازی مەسەلەی پستەن پەنەڵ ئەوە یەک لەو با بڵێن ئەو سیگمنتانەیەکەوە پێویستیان بە زیو هەیە هەروەها ئلکترۆنیک ڤیهیکڵ سیاراتی ئلکترۆنی ئەگەر بێت و ئەمە بەس باسی سەن پەنەڵ بکەین لە 2022 تا 2025 زیاتر لە 25% لە بەهای ئەو زیوە داگیر کردووە یعنی لە ڕێژەی زیوی داگیر کردووە بەمەیەک لەو هۆکارانەیە هۆکاری تریشمان بەڵێ ببوورە کاک فەرهەنگ قەتع دەکەم لەسەر هۆکاری یەکەم دەمەوێت زیاتر ڕابوەستم باسی بە پێویستی پیشەسازی بە زیوت کرد لەسەر ئاستی جیهان بەڵام ئەگەر سەیری هەرێمی کوردستان بکەین و بەپێی ئەو بەدواداچوونەی هاوکارانمان کردویانە دەبینرێتن ئەو خواستە زوورەی کە لەسەر زیو ئەم ساڵ دروست بووە بۆ پیشەسازی نەبووە ئەمە زیاتر بۆچی دەگەڕێتەوە و زیاد بوونە خۆی سیر کە دائیمەن بەهای کانزا بە نرخەکان پەیوەندە بە بازاری جیهانی یعنی بازاری کوردستان زۆر بچووکە لە چاو بازاری جیهانی فەئەمە تەمەشای بکەین ئەو شتێک کە ڕووی داوە ئەمە لە دەمێکات ڕووی داوە ئەمە شتێک تازە نییە بەڕێزم طبعا ڕووکو باس ئەگەر بێت و تەمەشای ئۆنسی زیوی بکەین لە 2022 تقریبا 23 دلار بوو ئێستا کە 62 دلارە فبمروری زەمن ئەو بەهای بەرز بۆتەوە بەو هۆکارانەوە هۆکارەکان موجودە کە زیو بەرز دەبێتەوە بازاری کوردستان ڕوویان لە زێر کرد بەڵام ئێستا کە زێر زۆر زەحمەتە بەدەستکەوی چونکە تۆتەل سەپلای زۆر کەمە بەڵام سەپلای زیوی زیاترە توانیتیان با بڵێن ڕێژێک لەو زیوە بێنینە بازار و ئاڵوگۆڕی پێ بکەن بەڵام لەگەڵ ئەوەشە زیویش نرخی بەرزبوونەوەی خۆی هەیە ئەوەی ئەوکو باسی یەکەم هۆکارم کرد فەمە زۆر تەئسیر دەکاتن لەسەر بازاری کوردستانیشەوە باشە کاک فەرهەنگ باسی خستنە ڕووی زیاتری زیویت کرد ئەمە کاریگەری لەسەر نرخەکەیشی چانەکات لە ئایندەدا لە هەرێمی کوردستان چکە زیاتر داوا دەکرێت زیاتر هاوردەش کراوە بەپێی بەدواداچوونەکان بەڵێ خۆی ئەگەر بەپێی داتایەکان و بەپێی ئەنەلیسیس بێتن نرخی زیو لە بەرزبوونەوەدایە چونکە ئێستا کە داتایەکی زۆرمان لە بەدەستدایە هەروەکو باسم کرد ئێمەش ڕەبتی بە بازاری جیهانیەوە لە 2023 مەسەلەی پەنەڵ لە بەرزبوونەوەدایە کە ئێستا کە زۆری دەوڵەتەکان ڕوویان لە سەن پەنەڵ کردووە تاقەی شەمسی زۆریان ڕوویان لە سیارەی ئلکترۆنی کە دروستکردنی سیارەی ئلکترۆنی بە تایبەتیەوانی بە پاتری زۆر تەئسیری هەیە و هەروەها ئەو چیپانەی کە دروست دەکرێتن لە پیشەسازیە جیاجیایەکانی جیهانەوە فەئەمە لە بەردەوامبوون و لە ڕێژەی زیادبووندایە چونکە ئێستا ڕوومان لە ئارتیفیشەل ئینتەلیجنس و ئلکترۆنیکەڵ وەکو بڵێ گلۆبەل ئیفێکت کردووە تەئسیرێکی زۆری هەیە لەسەر بەهای زیوەوە ئەمە طبعا یەک لە هۆکارەکانە بەڕێزم ئێستا کە هۆکاری تریشمان هەیە لە بیر نەکەین سەپلای زیو لە کەمیدایە ئەگەر بێت و 2022 دەست پێ بکەین تقریبا 26,000 تۆن 26,000 شتێک لە تۆن لە زیو دروست کراوە لە 2023 دابەزی لە بۆ 25,500 لە 2024 گەیشتە 25,000 تن ئەم ساڵ تقریبا هەتا ئێستا کە ئەوەی کە داتایە بەدەستمانەوە کەوتووە 24,800 ئەمە تقریبا هەموو ساڵە یعنی لمتێک هەیە ناتوانین سەپلای زیادکەین کە دیمان زیاد بێ و سەپلایەکەشی لە نزمبوون دابێ ئەمە هاوکێشەیەکی ئابوووریەکەوە بەهای زێر لە بەرزبوونەوەدا دەبێتن بەو هۆکارەیە باشە کاک فەرهەنگ بەپێی بەدواداچوونی هاوکارمان یادگە لە ناو بازاری هەولێر کە بووی بازاری زیو کردووە دەرکەوتووە کە ئێستا
150 دلار بە کەمتر لە نرخی جیهانی مامەڵە بە زیو دەکرێت چونکە خواست کەمتر بووە پێشتر کە خواستێکی زۆر لە زیو هەبووە ماوەیەک پێش وای کردبوو نرخەکە بە شێوەیەک بەرزتر ببێتن کە هاوتەریب نەبێتن لەگەڵ بەرزبوونەکانی جیهانیش کە دەکرێتن لە نرخی زیودا. بەڵێ کەواتە ئێستا کاتێکی گونجاوە ئێمە زیو بکڕین. ئێستاکەمە بازاری بەڵێ خۆی بازاری ئێمە بازارێکی زۆر بچووکە لە بیر نەکەی تەمەشای با بڵێن ژماری دانیشتوانەکان و ژمارەی ئەو کەسانی کە دەیانەوەی ئیستثمار لە زیو بکەن ئەوە زۆر بچووکە ئەمە تەسیل لە نرخی ئەوە ناکاتن نرخی زیو لەلایەکەوە و کاتێک بە هەرزانتر دەفرۆشن دانەوە سەرنجی خەڵک زیاتر ڕابکێشن چکە لە بیر نەکەین بەرزبوونەوەی بەهای زێر کاریگەرێکی زۆری هەیە لەسەر بەهای زیو چکە دائیمەن زێر و زیو مربوطن پێکەوە ئەمە بەپێی ئەو تحلیلانەی کە وازانایانی با بڵێن زێر و زیو کە باسی لێ دەکەن فدائیمەن هاوکێشن پێکەوە ئەگە زێر بەرز بێتەوە زیوش لەگەڵ یا بەرز دەبێتەوە لە بیریش نەکەین هۆکارێکی ئەساسی تریشمان هەیە بەڵێ کاک فەرهەنگ جگە لە هۆکارەکان ئەوەی کە باس دەکەم باسی مامەڵەکارانی ناو کوردستان دەکەم کە خواستیان زۆر بووە لەسەر زیو ئەو خواستە ئێستا خەڵکی زیاتر ڕووی تێکردووە بەراورد لەگەڵ زێر هۆکارەکان لەلایەک هۆکارەکان جیهانی هەن هەمووی پێکەوە بەسراوە تا دەگاتە کوردستانیش بازارێکی ینی جوڵەکەشی بەدەست کوردستانەوەنی وەکو بەڕێستن ئاماژەتان پێی کرد بازارێکی بچووکە لە چاو بازارە جیهانیەکان بەڵام لێرە ئێستا کاتێکی گونجاوە خەڵکی کوردستان بۆ ئەوان باز دەکەیت زیو بکڕن. بڵێ بێگومان زۆر گونجاوە چونکی ئێمە ڕەچاوی ئەوە دەکەین زێر و زیو زیاتر بەرەو بەرزبوونەوە بڕواتن ئەگەر بێت و بەپێ هۆکارانی کە باسم کرد زیو لە بەرزبوونەوە دابی کەواتە ئێستا کە زۆر گونجاوە گە زیوش بکڕن هیچ کێشەی تێدا نییە. باشە زۆر سپاس ڕێزدار فەرهەنگ مەحدی شارەزای بازارên دارایی ji هەولێری لەگەڵ مەبووی.